هەمومان ئەو سوکاتیمان بینی کەوا مولحیدەکانی یەپەگە بە هاوکاریەکێتی لە ناو زانکۆی ئەمریکیا کردیان بە نیقاب بە زیاتر لە 7 دقی ئاەتی قورئانی پیرۆز و زیاتر لە 30 فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەمووشمان بینیمان چۆن ئەو خەڵکە کافرە چەپڵیان لێدا ئەو خەڵکەی کە لەوێ بوون و سوکاتیان بە پیرۆزەکانی ئێمە کرد سوکاتیان بە ئاەتەکانی ئەڵڵا تەعالا کرد خۆ جوولەکە و نەسارا نەبوون یەهود نەبوون بودەکان نەبوون ڕافیزە و شیعە نەبوون ئەو بەناو بانخوازە مرتەد و ملحید و پەمەیانە بوون کە ئێوە ڤیدۆکانیان بڵاوەکەنەوە ئەو بەناو ڕاگەیان کار و ڕۆژنامە نووسانە بن کە ئێوە قسەکانیان دائنێن و دەستخۆشیان لێەکەن ئەو بەناو ڕووناک بیر و ڕۆشن بیر و هونەرمەندانە بوون کە ئێوە بڕۆ بە هەزارەها پۆستان لەسەر کردووە وەلا ئەو خۆشەویستی خۆتان بۆ ئەوانە دەرەبڕێت کە هەر هەمویان کافرن بە دەقی ئاەتی ئەڵڵا تەعالا کاتێ لە شوێنێکا سوکاتی کرا بە ئاەتەکانی ئەڵڵا تەعالا ئەبێ هەوڵ بەی بیگۆڕی ئەبێت جێبێڵی ئەگەر تۆ بەردەوام بی و لەوێ دانیشی یا چەپڵیان بۆ لێبەی ئەوە تۆ کافری با کەسێکی وەکو دکتۆر محەممەدی خانیشی تیابێ ئەگەر پێشتریش مسلمان بوو بێ بەس بۆ حرەکەی و بۆ دانیشتنە لەوێ کافر بۆتەوە شتێکی ئاشکرایە ملحیدەکانی یەپەگە و پەکەکە و ئاپ و ئەو جەماعەتە بێ ئەخلاقی بە ئەخلاق تێگەیشتون بۆیە باسکردنی ئەخلاق لای ئەوان بێ ئەخلاقیە 40 دانە ساڵ لەو شاخە زیاتر لە 20,000 گەنجی کوردیان بە کوژدا لە پێناوی چییە دوای ئەوەی کە چوونەوە باوەشی ئەردۆغان و چوونەوە باوەشی میتی تورکی ئێستا هاتوون بە ئیسلام ئاڕشێنەوە ئێستا هاتوون سوکاتی بە مقدساتی ئێمەکە کۆمەڵێ بەناو ئافرەتی خراپەکاری پیسی مەیمونیان هێناوە خۆزگایە تۆزێ جوان بوونایە خۆزگایە ینی ڕسمشتەکانی ملایە واللهی هەر لە ئافرەت ناکەن ئەمانە جلێکی شەڕیان کردوتە بەریان لە پێشا دوایی ئاوا سوکایەتی پێەکەن و لە ژێرەوەش جلی کوردی پیاوانیان لەبەرە لە کاتێکە ئافرەتانی ئەمە جلی پیاوانیان لەبەرە نەبووە داپیرانی ئێمە ئەوەنە جلیان لەبەرا بووە بەشی 20 دانە 30 دانە ئافرەتی ئێستەی سفر جلیان لەبەرا بووە ئەوەنە بە شەرەف بوون ئەوەنە بە حیا بوون کەچی کۆمەڵی ئافرەتی بەرەڵا و دامێن پیستان هێناوە لەسەر ستێژ لە ناو سلێمانیا ئافرەتی سووریتان هێناوە کە ئاڵێن بینی ئەو ڕۆژاوا بەڵێ ئافرەتی سووریتان هێناوە لە ناو سلێمانیا سوکایەتی بە مقدساتی ئێمە بکرێ ئەم خەڵکە پەمەیە تێناگەن و بۆیە منیش بەجددی ئەو تووڕەبوونی خەڵکە کە ئێستا تووڕەبوون و کابرا خۆی مولحیدە خۆی بەرگری لە پەکەکەیەکە خۆی مسلمانی هاتووە خۆی تووڕە کردو و نابێ سوکایەتی بە نیقاب کردو با بە تۆ خۆت پەکەکەی تۆ خۆت چالاکەوانی پەکەکەی ئەوە ئیشی تۆ نییە بەس چونکە ئەمانە لەگەڵ عەتفی خەڵکان ئەمانە ئەیانەوێ عەتفی خەڵک بجوڵێنن و زۆرینەی دەنگی خەڵک بۆ خۆیان ڕابکێشن ئێتر هەمووی خۆی شین و وەرکردوێتەوە هەمووشی دووسێ ڕۆژی ترە وەکو بابەتی موچە و هەزار بابەتی تر لە بیرە چێتەوە بەس گەنجە موحیدەکان بەس ئەوانەی ئەهلی تەوحیدن لە بیران ناچێتەوە ئەوانە مولحیدێکی ئاشکرا و ڕوونن باشە کێشەکەمان دیارە و شەڵەکەمان دیارە و دیاریشە ئەگەر هێزمان هەبێ و دەسەڵاتمان هەبێت چی ئەەکەین بەرامبەر بەوانی کە سوکاتیمان پێەکەن کێشەکەی ئێمە لەگەڵ کۆمەڵە بانخوازێکی پەمەیی و بێدین و کافران کەوا پشتیوانی ئەمانەیەکە کەوا سنووری کوفر و ئیمانیان نەهێشتووە بۆ نمونە ماکوانکەری میکێکە لەو بانخوازانەی کەوا سیفەکەکەیەکە لە جۆرەکان عەبدوڵڵاه ئۆجەلان بە مسلمان دانێ و لە نوێژەکە و قورئان خوێنی و پەکەکە بە مسلمان دانێ و ولا ئەو خۆشەویستیە دادێ بە جۆرە لە جۆرەکان بە ناڕاستە و خۆش بێ ئێستا من چی بکەم ئێستا نەڵم کاکە ئەوانە مولحید و کافرن ماکوانکەری مەڵێ ناتوە تەکفیری هەتا خۆی بەدەمی خۆی نەڵێ من کافرم تۆ ناتوانی کافریکەی ئەوەی کە سەرپەرشتی ئەمەی کردووە کوڕەکەی دکتۆر سەید ئەحمەد پێنجوێنیە ئەو سەید ئەحمەد پێنجوێنیەی کە ئەندامی یەگرتووە مەلای یەگرتووە و مەلایەکی مرتەد و بێدین و دینفرۆش و دیموکراسی خوازە باشە لەسەر شاشە ئەڵێ ئەوەی کە مریشکە دەنگنادا واتە ئەوەی کە ئەهلی تەوحیدە و بڕوای بە دیموکراسی نیە و ئەیکاتە ژێرپێی بە مریشک و بە مانگا و بە مەڕی ناوە بە ئەوەش کوڕەکەی خۆی لە کاتێکا حاشا لە کوڕەکەی نەکردووە ئەوەش ڕسمی خۆی و کوڕەکەی هەر هیچ نەبێ ئەمە سەر شاشە و تەبەڕاکەم لە کوڕەکەم بەڵام چونکە یەک پێڕن چونکە بیجامە لە پێکانی یەکگرتو یەک پێڕن ئەو شتانە نۆرماڵە حاجی کاروان خۆی شین و مۆر کردوێتەوە وەڵا سکاڵاکەم سکاڵا لە چیەکەی سکاڵا لە خۆیان نەکەی لای خۆیان بەس بۆی عەتفی خەڵک بجوڵێنێ ئەسڵەن یەکگرتو بڕای بە نیقاب نییە یەکگرتو تەوحید و شتی نییە یەکگرتو شتێک نییە بە ناوی هەڵوەشێنەرەوەکانی دین بۆیە قسەیەکی زۆر جوان هەیە ئەڵێ ئەگەر من 10 فیشەکەم پێ بێ 9 فیشەکی هەڵەگرم بۆ دوژمنی ناوخۆ یەک فیشەکێنم بە دوژمنی دەرەکیەوە کرمەکە لە خۆمانە ئەم بانخوازانەی ڕێگەی دۆزەق لە خۆمانن ئەم بانخوازە پەمەیانەی بۆ منە وەکو ماکوانکەریم کە وەسفی پەکەکەیەکە لە بەرامبەریشە گاڵتە بە نەواقیزەکانی دینەکە گاڵتە بە هەڵوەشێنەرەوەکانی دینەکە ئەمە مشکیلەکەیە ئەمە کۆمەڵێک گەنج گوێی لێگرێ هەر ئەو خەڵکەی ئێستا ئاوا تووڕەبوون و ئەڵێن نابێ سوکایەتی بە حیجاب بکرێ مانگی پێشوو مەلایەکی مرتەدی پەکەکە هەیە یەپەگە دەتۆڵی پەکەکە هەمویان نەکرێتەوە هەچەکە و کەرەکە و مەرەکە و هەموو یەک بەرنامە فکرەیە هاتە بۆ کوردستان هەنێ قسەی کردبوو لە 180 ئەو خەڵکە مشتیکەی کوردستان بە قوربان و بەساقەیە بوون بڕۆن سەیری کۆمنتەکان بکەن لەبیرتان نەچێت عاتفی مەبن حەق بە زۆرینە و کەمینە مەناسن حەق بە حەقا بناسن بە کورتیەکەی هەتاوەکو
بەناو حیزبە ئیسلامیە بێدین و دیموکراسی خوازەکانی ئێمە خەڵکی کۆکەنەوە لە دەوری دیموکراسی و پەرلەمان و ئەم شتە قۆڕانەوە خەڵکی دوور بخەنەوە لە تەوحید هەر بە چاوەڕانی ئەم شتانە بین چونکە لە سیستەمی دیموکراسیە لە فەزای دیموکراسیە ئەم بابەتانە ئاسایی ئەمە ئازادیە پێوتێ ئازادی تاکە کەسی باشە ئەی باشە ئازادیە بۆ دەفەرموو ئەگەر پیاون ئاڵایەکی پارتی بسوودێنن دەفەرموو ئەگەر پیاون ڕسمێکی مەلا مستەفا بسوودێنن دەفەرموو ئەگەر پیاون ڕسمێکی جەلال تاڵەبانی بسوودێنن ئەگەر پیاون ئاڵایەکی هاو ڕەگەزبازی بسوودێنن بزانە چیتان لێکە ئەس چونکە ئیسلام بێکەسە چونکە هەر هەمووی کۆبوونەتەوە لەسەر ئیسلام بە ئارەزی خۆیان سوکاتی بە ئیسلامەکە دەڵێن سەیری ڕووداویشکەن ڕووداو یەکێکە لەو ڕاگەیانە دەجالیانەی کە لە خزمەتی کوفرایە سەریکەن چۆن هەواڵەکەی گۆڕیوە ئەها سێ ئیدیتی کردووە باشە بۆ سوکاتیکردن بە حیجاب بۆ سوکاتیکردن بە نیقاب شانازی ئەمەیە کە ئەڵێن ئێمە وەکو ئومەتی ئیسلام شانازی خوشکەکانمانە شانازی دایکەکانمانە ئافرەتانی ئێمە بە حیا و بە شەرەف و بە ئەخلاقن ئافرەتانی ئێمە داپۆشراون بەڵام ئافرەتانی ئێوە بێڕەوشتن ئافرەتانی ئێوە گەنیون کۆمەڵی ئافرەتی دایان پیسیان هێناوە وەکو مەیمون هەڵەقنن لەسەر ئەم ستەیجە ئیتر وە ئازانە هیچیان نەیەڵاوە ئەمەیان ناوناوە هونەر خۆیەوە بێ ئەخلاقیە ئەوە بێڕەوشتیە خۆزگای تۆزە جوانیش بوونایە ئەڵێ شەیتانن تۆ سەری ئەم سەر و چاوانە تۆ سەری ئەم ڤایرۆسانە ئەم دەعبانە ئەمانە لەکوێ دۆزیوەتەوە ئەمانە بێت چی پارەیەکیان دراوەتێ ئەبێت چی ئەجندایەک ئەمانە دەفعگا بۆ ئەوەی سوکاتی بکەن بەدی لەبەرەوە خۆتان تێک مەدەن بابەتەکە ئیدانە و سەرکۆنەوە ئەو قسە قۆڕانە واز دەبێن هیچ خۆتان تێک مەدەن کێشە سەرەکیەکە کۆمەڵێ بانخوازی مرتەد و بێدین و دین فرۆشە کەوا گاڵتە بە هەڵوەشێنەرەوەکانی دینەکەن کە تەوحیدیان نییە کە نازان وەلا و بەراچیە هەتا ئەو خەڵکە ئاوا بن سوکاتی زیاتریشە بینن بۆیە ئەبێ ئەو خەڵکە بانگێشکەین بۆ تەوحید ئەبێ هەموو توانامان زۆرینەی زۆری تواناکانمان لە مەسەلەی داوەکردنا بۆ تەوحید بێت چونکە مرۆڤ کە تەوحیدی نەبێت کوفرەکە زۆر ئاساییە وەلا ئەو خۆشەویستی هەیە بۆ کافران بۆیە ئەبێ بەجددی ئەم گەنجانە هەر کەسە و بەپی توانای خۆی لە برایان لە خوشکان ئەو پەڕی هەوڵی خۆی بدا بە تایبەتی ئێستا دنیا سوشال میدیایە ئەو خەڵکە بانگەوازی ئەو خەڵکە مشرکە بکە بە تەوحید کە فێری تەوحید بوو ئەو گەنجەی تر وازی لێ بێن تەواو لێی مەترسە بەڵام ئەگەر فێری تەوحید نەبوو هەر سبەینە مەلایەکی یەفەکە دێ دوو قسەی کوردایەتێکە ئەم خەڵکە چەپڵی بۆ لێتن دەستخۆشی لێکن خۆیان کافرەکەنەوە بەلایەکێک خۆیان کافرەکەنەوە هەر کەسێ لەکێکی ئەو پۆستانە بکە کە گاڵتە بە حیجابەکە یا بە ئاەتەکانی ئەڵڵا تەعالا بەس بۆ کافرە بێت و لە دین دەرەچێت کەچی مەلاقەمەیە دیموکراسی خوازەکان حیزب بەناو ئیسلامی دیموکراسی خوازەکان تێن ئەڵێن ئەم گەنجانە تەکفیری نا ئێستا نەڵم کاکە ئەوەی لەو قەعا بوو هەمووی کافرە کەچی مەلا مرتەد و بێدینەکە ئەڵێن نا تۆ تەکفیری تۆ خەواریجی تۆ سەگی ئاگری بۆ سەگی ئاگرم چونکە خروجم کردووە لە وەلی ئەمری تۆ کە ڕێگەی داوە سوکاتی بەوە بکرێت لە وەلی ئەمرەکەی تۆ کە ڕێگەی داوە گوندی لوبنانی و هەرچی بێئەخلاقی و فەسادیە بێتە هەولێر و سلێمانی ها ئەمە وەلی ئەمرەکەی تۆ ئەم وەلی ئەمرە ئەلمانی تۆ کە سەگی یەهود و نەسارایە ئەوانە وەلی ئەمرن یا وەلی خەمرن لا حول ولا قوة إلا بالله باب گەڕێنەوە بۆ سەری مارەکە باب گەڕێنەوە بۆ ئەو مەلاقەمەیانە کە دینێکی ئەمریکی پیشانی خەڵکی ئەدەن دینێکە ئەمریکا ئەبێ قبوڵیکە دینێکە سنووری نەماوە لە بینی کوفر و ئیمانە دینێکە نابێت تۆ باسی تەوحید بکەیت هەرچەندە ئەوانەی ئەویان گرتووە تەوحیدیان نییە باسکردنی تەوحیدش تۆ ئەبی بە تەکفیر و ئەبی بە تیرۆریست و ئەبی بە ئیرهابی الله تعالى فرميه وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا أو كاتير رسول الله صلى الله عليه وسلم فتح مكة كر بقوشانكي أعوا يك بيك أيدا لسيصو شصبتي مكة أو آياتي فرمو وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا براستي إسلام هاتو كفر شكا براستي حق هاتو كفر لناوشو كفر تياتشو إما شيلينوا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا السلام عليكم ورحمة الله وبركاته